سوالی ئێمە لەسەر پۆست و پلە و پایە نییە، سوالی ئێمە لەسەر تەوازونە لە هەرێمی کوردستان. یەکێتی کە دەڵێت تەوازن نێمانایوە نیە ئەگەر خۆی هەموو پۆستەکانی وەرگرت تەوازن دروست دەبێت. یەکێتی دەڵێ ئەو پۆستانەی کە بەو شێوەیە کە ئێستا هەیە پارتی 35% دەنگی هەیە ناتوانێت ببتە خاوەنی 75% دەسەڵات. بۆیە دەبی دەسەڵاتەکانی کان بە پێی پۆستەکان و استحقاقاتی انتخابی دابشکرێت. ئەوە ئەسلی مۆزوعەکە ئەگەر مەوزوعی پلە و پۆست و پایە بووە لەو کاتێک کە گۆڕان وەزیرەکانی ڕەوانی ماڵەوە کرا هەموو وەزارەتەکانی گۆڕان عەرزی یەکێتی کرا بە سەرۆکی پەرلەمانیچەوە وەرمان نەکرد. مەسەلەی دووەم مەسەلەی سەرۆکی هەرێم. سەرۆکی هەرێم مشکلەی بەڕاستی لەگەڵ لایەنە سیاسیەکان نییە. سەرۆکایەتی سەرۆکی هەرێم مشکلەی لەگەڵ یاسا هەیە. سەرۆکی هەرێم بە پێی یاسا حەقی دوو دەورەیە، دوو دەورەی خۆی تەواو بووە. نیو دەورەشی بۆ تەمدید کراوە، یعنی دوو دەورە و نیوی بڕیوە. ئێستا بە پێی یاسا ئەگەر ڕێکەوتنامەیەکی سیاسی یاسایەکی تازە نەبێ مافی ئەوەی نییە کە بەردەوام بێت. مەسەلەی دووە مەسەلەی سێم مەسەلەی سەرۆکی پەرلەمانە. سەرۆکی پەرلەمان لە قۆناغێکدا بە تایبەتی لە کاتی بوونی ناکۆچەکاندا سەر نەکەوتن لە احتیواکردنی مشکلەکان. مەوزوعی شەفافیەتە لە فرۆشتنی نەفت. زۆر جار تۆمەت بۆ ئێمە و بە مەجموعەیەک لە ئەندام پەرلەمانیش هەنا تەحەدا دەکەم ئێمە لە ناوی یەکێتی نیشتیمانی ئەم تەحەدایەمان قبوڵ. ئێمە مستەفید نین لە فرۆشتنی نەفت و خۆشمان بەدز نازانین لە فرۆشتنی نەفت. ئەگەر یەکێک لای ئێمە گەندەڵیەکی هەیە لە فرۆشی نەفت مەحاسبەی با بکەین. بۆیە دەبی لێ بگۆڕینەوە لە مەسەلەی فرۆشی نەفت و ئەو لایەنەی کە مقەسیرە یا ئەو شخصی کە مقەسیرە سزا بدرێت. خۆ ئەگەر نییە ئەوانەی کە تۆمەت هەڵەبەستن دەبی سزا بدرێت.